سەلاحەدین مەحموود خوێندکاری قۆناغی چواری کۆلێژی تەکنیکی تەندروستی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیە. ماوەی ساڵێکە سەرقاڵی توێژینەوەیەکی زانستیە لەسەر ئاستی دانیشتوانی سلێمانی بۆ دیاریکردنی نەخۆشی گەڕی و هۆکارەکانی توشبوون بەو نەخۆشیە. دوای ئەوەی توێژینەوەکەی بە ئەنجام گەیشت لە کۆنفرانسی نێودەوڵەتی تەندروستی و زانستە پزیشکیەکاندا نمایشی کرد. ئێمە ڕێژێکمان بۆ دەرچووە کە 0.89 لە 10,000 کەسە ینی ژماری ئەو کەسانی کە نەخۆشی گەڕیان هەیە ئەگاتە 0.89 لە 10,000 کەساوەکو ئەبینە ئۆڤەرویوێک کورتەیەکە لەسەر بەحسەکە لە دواوەیە کە باسی ژەڕێژەی ژمارەی سکەیبیس و یانی گەڕی و چەنەها ریسک فاکتەر و ئەو هۆکارانەی کە بنە هۆکاری توشبوون بە نەخۆشی گەڕیەکەت. لە کۆنفرانسەکەدا 50 توێژینەوەی زانستی لە بواری تەندروستی و زانستە پزیشکیەکاندا نمایش کرا. دا پزیشکی پسپۆڕیش هەڵسەنگاندنیان بۆ توێژینەوەکان دەکرد. ئامانجی سەرەکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیش لە بەڕێوەبردنی کۆنفرانسەکە سوودوەرگرتن بوو لە توێژینەوە و زانستی نوێی ئەو توێژەرانەی کە لە زانکۆ بەناوبانگەکانی جیهانەوە بەشداریان کردبوو. توێژینەوانە هێنانی بیرۆکی نوێ هێنانی فکرێکی نێودەوڵەتیە بۆ ناو بابەتێکی لۆکاڵی کە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی نەگە باسیکە تێکەڵبوونی بابەتە لۆکاڵەکانە لەگەڵ بابەتە نێودەوڵەتیەکان دەرگایەکی واڵا کاتەوە بۆ سبەینێ پەیوەندیەکە گەورەتر بێ و بەردەوام بێ و گەورەترین نمونە بۆ ئەوە یەکەمین کۆنفرانسمان ئەم گروپە دروستی کرد گروپی زانکۆکان لە دەروی وڵات و زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی هەمان گروپ ئەمڕۆ بەردەوام. پسپۆڕانی تەندروستی دەڵێن کۆنفرانسە زانستیەکان ئامرازێکی سەرەکین بۆ بەرەو پێشبردننی کەرتی تەندروستی توێژینەوە زانستیەکانیش بە هۆکارێک دەزانن بۆ باشترکردنی کەرتی تەندروستی لە هەرێمی کوردستاندا. توێژینەوەی زانستی ئێستا تۆ گەر مقارنەی ساڵی 90ەکان بکەیت زۆر فەرقیە لەگەڵ ئێستا لەبەرەوەی توێژەری پێشکەوت و توێژەری بەهێز و لە بوارە بەتابەتی لە بواری تەندروستی لە بواری توێژەری زۆر باشمانەیە و پزیشکی زۆر باشەیە کادری تەندروستی زۆر باش و پێشکەوتو هەیە بەڵام ئێستاش ماوەمانە بگەینە ئاستی وڵاتی پێشکەوتو. دووەمین کۆنفرانسی نێودەوڵەتی تەندروستی و زانستە پزیشکیەکان توێژەرانی زانکۆکانی ئەمریکا، بەریتانیا، هیندستان، تورکیا، مالیزیا، سویسرا و ئیتاڵیا